کاک علی ئێوە دەتانەوێت لە ڕێگەی ئەمانکردنەوە چی بڵێ؟ مدوێت ئەم الڤێرێ پەیامێکی بگەهێنین یانژی فشارێکی سەر سەرۆکاتیە پەرلەمانی کوردستانی دروست بکەین و قەیرانێت gelek girand vî welatî dayê heyîn rewşa aboriya xelkê Kurdistanê gelek xirabe û çendîn qeyranê dît Kurdistanê dayê heyn pêwîst e serokatiya Perlemanê Kurdistanê nûke da ew guftugû ser peyrewên a xwe tê dikirin rawistînin û guftugû ser qeyranên girînkên vî welatî bên kirin. Du fişar ser hikûmeta Kurdistanê ser encûmenî wezîran ku bi zûtirîn dem وزیرین کابینا هش بین پارلمان کردستان سروی روشا خراب یا کردستان رونکر نابدن. لو داخل استاد الهرمی کردستان دکتر زری او کو فراکسیونی پارتی نگران لو داخل استاد الهرمی کردستان هیا بگویم پارتی دموکراتی کردستان فراکسیونا یکی است و 8 کرسی تاین نسبت فراکسیون دی پرانیا دنگ خلک کردستان یبدز و ایناین و تا قیرانا خلک کردستان کیشه و گیرو گرفتن خلک کردستان خما هری مزن یا پارتی دموکراتی کردستان و دویت وزیرین پارتیل پیشیا همی وزیرین دی فراکسیون دی سرخط بنو خمین خلکی بگیرن کول بگیرن. ئەمە لە کاتێکدا کە زۆرترین ڕخنە لە وەزارەتی سامانە سروشتەکان ئەگرێ ئەو وەزارەتیش لای ئێوەیە ئێوە لەگەڵ ئەوەدان کە بێت لە ئێستادا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕێگرە ئێوە چی دەڵێ وەکو پەرلەمانتارێکی فراکسیۆنی زێر کە ڕێگرە لەوەی وەزیرەکە بێتە پەرلەمان جارێ ئەvە بۆ هەندیە داخوازامە ئەوە کو ڕێک بێدان وەزیر بزووترین دەم بین پەرلەمانی کوردستانی وەزیری سامانی سروشتی هەمی وەزیرên دی لێ ئەف پرسیارە بۆ وەزیرên فراکسیۆنên دی یان جی بۆ فراکسیۆنên ناف پەرلەمانیên aliyên dî بû çi ev 2 sala heta nûke ew bêdeng bîne. بەڵێ